باوکم منی نقل کرد بۆ قوتابخانەیەکی تر بەبێ ئەوەی من ئاگادار بم. ئەمە چیرۆکی ئەزیزێکە. من کە لە پۆلی 9 دەچووم نمرێکی زۆر باشم هێنا. من لە قوتابخانەیەکی زۆر ئاسایی لای ماڵی خۆمان توانیم کە لە پۆلەکانی 7 و 8 و 9 بە نمرەی بەرز کۆتایی بێنم. ئەوش بەهۆی خوای گەورەوە بۆ سپاس بۆ خوای گەورە. دوای ئەوە من ویستم کە لە قوتابخانەی خۆم بمێنمەوە، واتە لە ئامادەی یەکەم. بەڵام باوکم ئەیوت کە هەرگیز نابێت من لە قوتابخانە بمێنمەوە. ئەو قوتابخانەیەکی تری پێ باش بوو کە ناوبانگی زۆری هەیە لە شاری سلێمانی. بۆ هۆیەوە باوکم ئەیوت کە ئەتبەم بۆ ئەوێ، بەڵام من هیچ حەزم لێ نەبوو و ئەگام لێ نەبوو کە باوکم منی نقل کرد بوو. منیش هیچم لەدەست نەئەهات، ڕازی بووم. من خۆم ئامادە کرد بە ئەو قوتابخانەیە و زۆرم لە خۆم کرد کە ئەبێ لێوەش سەرکەوتوو بم. وەک هەموو کات من خۆم ئامادە کرد بۆ یەکەم ڕۆژی قوتابخانە. بەڵام من بۆ شەوەکی نەخۆش کەوتم، چون بۆ نەخۆشخانە و نەمتوانی بۆ یەکەم ڕۆژ لەوێ ئامادە بم. بۆ ماوەی 20 ڕۆژ لە نەخۆشخانە مامەوە. دواتر یەکێک لە هاوڕەکانم زانیاریەکانی منهەجەکەی یاپێم، ئیتر منیش شاک بوومەوە و دەستم کردەوە بە خوێندن. لێرەوە من مامۆستاکانم ناسی، بەڵام ئەوان بە چاوێکی تر سێری قوتابیەکانیانەکەن. مەبەستم ئەوەیە کە تەنها گرنگی بە قوتابی ئازبەرزەکانیان، واتە پرسیارێکە هەبوایە جوابیان نەئایتەوە. تاقیکردنەوەی 20ەکە دەستی پێ کرد و من زۆر خراپبووم. هەر هەوڵم ما چاک بم. زیاتر سعیم کرد، بەڵام هەر خراپتر بووم و دەرەجەکانم زۆر نزم بوون. و دواتر مامۆستاکانم کە یەکێک لەوانە مامۆستای بیرکاری بوو کە نیوەی دەرسەکەی بە باسکردنی پەیمانگا ئەڕۆشت، بە جۆرێک کێبەزار بووین لە دەرسەکە و لە خۆی، و هەموو کات ئەیوت پۆلی 12 زۆر قورسە، وەرم بامە لە ئێستەوە پۆلی 12تان پێ بڵێم لە پەیمانگا. و ئێستا باوکم زۆر پەشیمانە لەوەی منی برد بۆ ئەو قوتابخانەیەوە و بۆم دەرکەوت کە ئەوان تەنها گرنگی بە ترێندەکانی سوشال میدیا و ئەو شتانەیان ئەیە. بۆی باوکم بڕیاریە کە بمهێنێتەوە بۆ قوتابخانەکەی خۆم وەکو خوێندکارێکی زانستی. بەڕای ئێوە قوتابخانەی حکومی باشترە یان ئەهلی؟ ئێوەش ئەتوانن چیرۆک و ئامۆژگارەکانتان بنێرن بۆ پێیجی مۆم.